بەڵێ دیاریکراوی زیاتر لە نیو کاتژمێرە بەشێ لە چین و توێژە جاجاکان لە نێو باخچەی نەورۆز گربوونەوە دیارە بەستی گربوونەوەکان بۆ داواکردنی پارەی پترۆدۆلاری سنوورەکەیەکەوە خۆیان ئاماژەی بۆکەن ناوچەکە دەوڵەمەندە بە سامانی سروشتی و دەیان ساڵە بۆ بەرهێنانی سامانی سروشتێکە یەکرێت بەڵام کەمترین خزمەتگوزاریان بۆ ئەنجام درراوە لە پایە و دەوڵەمەندی لە سامانە سروشتەکانش مە لای خۆیان بزان پایامیان چی ئەم گربوونەوەیان بۆچی ڕێخستەوە دکتۆر هەڵەت سڵاو لێبێ بە شێوەیەکی ڕاستە خۆیان ناردی لەگەڵتانە ئەم گربوونەوەیە ئەتانەوێت چی بڵێن ئێمە تەنها گربوونەوەی خۆشاندانی ئێمە جارێ سەرەتا یاداشتێک ڕاستی حکوومەت تێرەمەکەین داواکارێکمانێ بۆی کە لە 2010 لەم سنوورە نەوت و غاز دەرێنرێ بەڵام تا ئێستا پترۆدۆلاری سنوورەکە دیار نیە چی لێ دێ ئێمەمانەوە بە شێوەیەکی ئاشکرا ماگانە ئەو بڕێکە دێتە سەرم سنووقە چی لێ دێەوە چۆن سەرفەکرێ چونکە تابێت کردی خەزم مزگوزاری لە ناوچەکە بەرەداوە چێ شارێکە تەواریشی نیە تۆبعادیشی نیە نەخۆشخانەیەش نییە ئەو نەخۆشخانەیەکە ئێستا هەیە هیچ 67کانە کاتێک خەڵکی چەمچەما 30,000 بۆ نەک ئێستا 260,000 بەناحەکانی دەوروبەرەوە گوندەکانی دەوروبەری لە کارەبا بێبەشن لە ڕێگای هاتوچۆش بێبەشن قوتابخانیان نییە یعنی گرفتی سنوورەکە لە ڕووی خزمەتگوزارە ژێر سفرایە بۆیە پێویستمان بۆیە بزانین ئەو داهاتە چی لێ دێ و لەو داهاتە ئەو خزمەتگوزارانی پێتەواوکرێت لە سنوورەکەیان ئاداشتەکە ئاراستی ئەنجومەنی وەزیرانێکە لە ڕێدام دەستگاکانی سنوورەکەەوە بزانین ئەوان جوابیان چێبێت کە جوابیان نەبوو ئێمە پاش ماوەی چکە لەگەڵم گەنجانەیە کۆبنەوەی چکاکەین و ڕەنگە ڕێگەی کە بگرینە بەر بۆی کە ناچارم بۆی کە و خزمەتگوزارانی کە پێویستن بۆ سنوورەکە بە تایبەتی خاڵشکەیەک بێکاریە بێکاری ئەمەزانین کۆمەڵە کارگەی زۆر لە سنوورەکە ئەو کۆمپانیای نەوت و غازە لە سنوورەکە هەیە گەنجی سنوورەکە لی بێبەش بووە خەڵکیکە لە شوێنەکانی کەوایان لێرە دامەدرێن ئەمە خاڵچکە کارتە حکوومیەکەش خەڵکی زۆریان لە شوێنەکانی کەەوە هێناوە لێرە دامەتراندووە بۆی پێویستەمانێک لاکرێت و ئایا خەڵکی ناوچەکە مافی نیە یاکر مافی هەیە بوو ئەما هۆ غەدری لێکرێ بەردەوام ئەگەر دەرفەتە بێ هەوڵەدەم بەشداربانی تری گربوونەوەکە وەرگرم سڵاو لێ فەرمی بووێرە بە ڕێزت هەڵە نەبم دەکردی تەندروستیشدا پیشە دەکەتی تەندروستی کارەکەی یەکێ لە داواکارەکان وەکو میوانەکە پێشتر ماماژی پێکرد خراپی کەتی تەندروستیە سەرنجی تۆ چێ لەسەر بە تاکید من وەکەوەی کە بە قەولی خۆیان کە ناوی چەمچەماڵنراوە بە پایتەختی شەهید و ئەنفال کراوەکان حقا وەکو خزمەتی جوابێت کێ بەرپرسە لەوەی کە خزمەتی تەندروستی تا ئێستا تەواریکی تێدا نیە کە نەخۆشخانەکانمان وەکو نەقڵات واتەنا نەخۆشە گوازنەوە بۆ تەواوی سلێمانی لەبەر حاڵەتێکی کتوپڕ نەخۆشخانەکانمان ئەمرن جگە لەوەش کە کێ بەرپرسە لەوەی کە لە ساڵانی پێشودا توبعەدلیمان نەبوو ئێستا نەماوە کێ بەرپرسە لەوەی کە چاودێری چڕ هەبوو نەماوە و دیاردەیەکی کێشەیە کە دیاردەی بەرتیل کە وەکو ئەوەی کە باسەکرێ بووە بە هەندێک حاڵەت هەیە کە خۆشبەختانە ئێستا کەیسەکە لە دادگایە کە دیاردەیەکی بەرتیل هەیە کە ئەوە کە ڕێگری ئەکرێت کە لە کەسانی بیان و خزمەت بکەن هەتاوەکو کە ڕێگەی بەرتیلیش بگرێتە بەر داواکەین لە کەسە دڵسۆزەکانی ناو حکوومەت لەبەر خاتری خوێنی ئەو شەیدانی دراوە لە بەخاتی ئەو مێژووی کە کوردستان هەیەی ناکرێت چەند کەسانێک لە مەبەستی تیجارەت و بە مەبەستی خۆشگوزەرانی خۆیان کە تیجارەت بە پێگەی بڵم پێگەی حکومی خۆیانەوە بکەن دلیلتانەیە بەڵێ لێ بێ لە فەرمانگە حکومیەکانە بەڵێ لە ئێستادا کەیسەکە خۆشبەختانە لە دادگایە دەستخۆشی لە دادگای چەمچەماڵ بەڕێز حاکم سڵاح و بەڕێوەبەری